کەمی غاز لە سۆران سەری هەڵداوەتەوە. ماوەی چەند ڕۆژێکە هاوڵاتیان بە ئەستەم غازیان دەست دەکەوێت. هاوڵاتیان گلەیان هەیە لەو بەشە کە مەغازەی کە دابەش دەکرێت و دەڵێن غازەکە بە یەکسانی دابەش ناکرێت. غازفرۆشانیش دەڵێن بەهۆی نەمانی غاز بێکار ماونەتەوە. بەخوا ئێستا وەزعی غاز قەیرانە تەبعاً غاز کەمە ئەو کەمیەش دەشێت نادەنە بازاڕی ئەوانیش ئەرێن حکومەت ئەرێ بدەینە بازاڕی خەڵک یعنی لە کۆڵانە زیاتر مەحتەلەبی ئەدەنە وەچیلان وەچیلیش تەبعاً هەر وەچیلیش پۆلیسە چ دەگەرە نێرن ئەچی لە کۆڵانە تەوزیعەکە نادەنە بازار ئێستا ئیدی مەسەلی بازاری مەش ئێستا و تەقوتێکە نادەنەمە بازاری مە ڕاوەستایەوە ئەمەش ساعب یعنی مەسلحەتین و ساعب ئیشین و ساعب منداڵین و بەڵام یعنی ئیشی مە ڕاوەستایە. دۆی غازی زۆر خراپە ڕەمەزان و پێش ڕەمەزان تەقریبا مانگەوی غازی لۆ ناتێ دۆی غازی زۆر خراپە جاران باش بەستا زۆر خراپە دۆی غازی زۆر بەزامن دەستانەکەی پێشە زۆر باش بەستا بە زۆر بەزامن دەستانەکەوی. قائیمقامی سۆرانیش هۆکاری کەمی غاز لە سۆران دەگەڕێنێتەوە بۆ نەهاتنی بڕی غازی پێویست بۆ کارگەکان. ئەمە شوای کردووە لەم ڕۆژانە غاز لە شارەکە کەم بێت. طبعا ئەو دیاردەی کەمی غاز جارجارە دروست دەبێتن بەهۆی ئەوەی کەوا گرفت لە ناردنی ئەو بڕغازی پێویست لە بۆ سنووری سۆران دروست دەبێتن بەڵام ئێمە هەوڵمان داوەکەوە ئەم کێشەیە زیاد نەبێتن و بەردەوام کارمان لەسەر ئەوە کردووەکەوە بڕغازی پێویست بگەینینە هەر ماڵێک لە سنووری سۆران و تاکە شوێنیش بووین لەسەر سنووری ئیدارەی سۆرانکەوە غازی تیزاری داخل نەبوو وەتوانیمان بەو بڕغازەیەکەوە لە بۆمان دێتن و دەعم دەکرێتن لە بۆ هاوڵاتیان بتوانین پێویستەکانی ماڵان و هەروەها بازاڕیش دابین و بکەین. ماوەی چەند مانگێکە غاز لە بازاڕەکانی سۆران نەماوە و ئەوەی لە ڕێگای بریکارەکانیشدا بەش دەکرێ وای کردووە زۆرێک لە هاوڵاتیان ئەو بڕەغازیان بۆ پێداویستی ڕۆژانەیان دەست نەکەوێت بەهۆی ئەوەی زۆرجار بریکارەکان ناسنە هەموو کۆڵانێک. ئەمە لە کاتێکدایە بە پێی زانیاریەکانی پەیام مانگانە هەر کارگەیەکی غاز 15 تانکەر غازی بۆ دێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.